بەیانتان باش ئەمڕۆ بنکەکانی دەنگدان بەڕووی دەنگدەرانی گشتیدا کرایەوە ئەمڕۆ لە سەرانسەری عێراقدا 20,637,773 کەس دەنگ دەدەن و لەو ڕێژەیەدا 1,02,087 کەس بەرشاری هەولێر دەکەوێت ئەو کەسانەی کە کارتی بایۆمەتریان هەیە واتە ئەو کە خاوەنی کارتی بایۆمەترین و هەروەها 528 بنکە واتە قوتابخانە ئامادەکراوە لەگەڵ 2023 وێستگە لە نێو قوتابخانەکان ئامادەکراون بۆ ئەوەی کە دەنگدەر بتوانێت دەنگی خۆی تێدا بدات و هەروەها لە شاری هەولێردا 108 کاندید کە 71 پیاوە و 31 ئافرەتن بەشداری بربژێر کراون لە چوارچێوەی 9 حیزب و 6 لیستی تاکە کێبڕکە لەسەر بەدەستێنانی 15 کورسی زائیدیەکی پێکاتەکان دەکەن ئەمە سەبارەت بە ئاماری دەنگدەران و هەروەها بربژێرەکان و ڕێنمایەکانیش بۆ هاوڵاتیان بۆ دەنگدەرانەوەیە کە ئەو کەسی کە دەیەوێت دەنگداد نابێت مۆبایل بەکاربێنێ و هەروەها دەبێت ناسنامەیەکی پێبێ جا ناسنامەکە بریتێ بێ لە کارتی نیشتیمانی یاخود مۆڵەتی شۆفێری یان هەر پاسەپۆرت هەر شتێک لەمانە کە هێما بێ بۆ ناساندنی خۆی و هەروەها دەنگدەر کاتێکە دەچێتە ژوورەوە دەبێت زۆر بەوریایی و مامەڵە لەگەڵ ئەنجامدانی پرۆسەکە بکات بۆ نمونە ئەو قەڵەمەی کە بەکاری دێنێ کە مۆرێکە نابێت لە چوارچێوەکە دەربچێ ئەگەرنا دەنگەکەی پوچەڵ دەبێتەوە و هەروەها ئەگەر دەنگدەر دەیەوێت دەنگ بە کاندیدێک بدا ئەوە سەرەتا دەبێ حیزبەکە دیاری بکات سەرەتا دەنگ بە حیزبەکە بدا اینجا دواتر بە کاندیدەکە ئەگەر ئەو کاندیدەش کە سەر بەخۆی و تەنها کاندیدەکەەوە دەتوانێت تەنها دەنگ بە کاندیدەکە بدا بەمە و هەروەها خاڵێکی دیکەوەیە کە ئەو ئەیفۆڕەی کە بەدەستی دێنە نابێت پەنجەی کە بەمەرەکە بە هیچ پیشەک بەسەر ئەو ئەیفۆڕە بەسەر ئەو وەرەقەیە هەبێ ئەگەرنا چونکە زۆر پرۆسەکە هەستیارە دواتر ئەمەش بە پوچەڵ هەژمار دەکرێت بۆیە دەنگدەر کە دەیەوێت بچێت بۆ دەنگدان دەبێت تۆزێک بە هەستیارە و بە وریایی و مامەڵە لەگەڵ پرۆسەکەدا بکات و ئەمە نمونەی یەکێکە لە بنکەکان بنکەی ئامادەیی ئازادی کوڕان کە یەکەم کەس شاڵاو کۆسترێت ڕەسوعالی هات لەم بنکەیە دەنگیدا و جارێمە سەرەتای ئەم زانیاریانەیە کە تا ئێستا لە هەولێر